چۆن دەڕوانیتە هێرشی سەربازی تورکیا بۆ سەر عەفرین. وەکو هاوڵاتیەکی کورد تا سەر هێزکم پێم ناخۆشە کە هاوڵاتێکی کورد خین لە لاشەی بێ. هیوادارم ئەو شتانە بە زووترین کات کۆتایی پێبێ. داواش لە UN لە ئەنجومەنی نێودەوڵەتی دەکەین کە بێتە جواب ڕۆژێک. ئەیمەی کوردیش هەر وەکو خەڵک و وەکو گەلان ملەتێکین خاوەن وڵاتێکین یارمەتیمان بدەن مافماوەگرن. من زۆر غەمبارم بەو شتێکە ڕوویدا. هیوادارم هەموو کەسێک بۆدا بچێتەوە. زۆر هەست بۆ ناخۆشیش دەکەم و هیوادارم بە زووترین کات ئەم شەڕە بوەستێنن. داوا لە هەموو لایەنەگراکان و لە حکومەت دەکەم ئەم شەڕە بوەستێنن، چونکە بەس تاکەیە خوێنە بڕژێتن تا تاکەیە وا لەم کوردە دەکەن. لێرەوە داوا لە هێزەلانی سیاسیەکان دەکەم هەموو حەزبە سیاسیەکانی کوردستان با دەست بکەنە ناو دەست یەکدی بۆ ئەوەی بەرپێچی ئەو هێرشەکانی عەفرین دەدەینەوە تورکیەکە کردە سەر عەفرین. بەڵام بەداخەوە پێیان دەڵێم لێرەوە بۆ تورکیا و بۆ ئیران و بۆ عێراق و بۆ سووریا کورد نامرێت. داوا لە گشت ملەتی کورد دەکەم، تایبەتی کوردی تورکیا. ئایا بۆچی ڕژانە سەر شەقامەکان دەربارەی کە بەیت المقەدەس کە درا بە ئیسرائیلیەکان ئێوە هەستان مۆزاهەرەتان کرد، ئایا بۆچی ئێوە غیرەتان ناجولێتەوە هەرچنە 5 ملیۆنێک بەناوە 5 ملیۆن بڕژێن سەر شەقامەکان دژی هێرشەکانی ئۆردیگان بکەن کە هینادە سەر عەفرین.